ئێمە هەر بە کوشدا و بۆ دایی قەڵم بەیەنێ وایە ئەگەر دانوستانیان لەگەڵاکەم هەندێک خاڵیان خستۆتە ڕوو من هەردی سان زەرەر بەردەم بە عەقالێکی کردەوە وتی من تازە پلانیان نەما گەنجێکی زۆرم بە کوشدا ناتوانم ئیتاڵیا لە وڵاتە دەرکەم سێری کەتەمە بەراورد لەگەڵ خۆمانە بۆ کردم ناتوانم فەرەنسا دەرکەم ناتوانم بریتانیا دەرکەم وا باشترە دێم لەگەڵیانایە ڕێکەوت بەڵام بەچی ئێمە لە سیاسەتی تەفاوزە ئەڵەی 50 ئەگەر دەرچوویتەوە زۆر باشە ئێمە زەرەر نەکردەوە بەڵام لە هەندێک جارە لە بری هەندێک شت لەدەست دەدەن چلو حەوتەکەش ڕازی بن زۆر باشە بەڵام بۆ چلو حەوتەکە ڕازی بن دوو خاڵی زۆر گرنگ و وەرچەقانن بستۆتە پێشەوە ئەگەر ئەی بۆ جێبەجێ کرد من ئامادە بۆیە نەزم ماندێلا ئامادە بوو کردی و باشی لە سجن دەرچوو وشدار لە وڵاتەکەی لەما لەگەڵ ئەوسێ وڵاتە ڕێکەوت ئەو خۆشگوزەرانی ئێستا لە جۆهانسبێرگ هەیە لە گەڕەی وڵاتانی جێ ئەمە وەڵام یەکوونەکەی ئەوە دەبچمان سەر قوانیت و بارە پەیوەندیەک حکومەتی خۆجێیی دروستکردنی بەنداوە زۆر ڕاستەکەی یەکێک لە چارەسەرکردنەکان کە من باسم دەکەم من ویستم بەس بابەتەکە بخەمە ڕوو با ئێوەش لای ئێوە هەر چارەسەر یەکەم چارەسەرەکانم پێیە بەڵام ئەگەر هەمین قستایە ڕوو نام من ئەوایە جاتی بکەمە لەسەر مەترسیەکانی ئاسایشی ئاو چیە و ڕێژەکە چەندە و چەندمان لەبەردەستە چەند فاڵە ڕەدەستی ئێمە فعلا بۆ چارەسەرکردنی ئەمە من حکم بە عێراقەوە نییە جارێ من کەرکوچی و لە خەمی شارەکەی خۆمە ئێوە هەموو براڕێزی منن و دەستی منت لەگەڵ منایە هاودەرمی ئەتوانین شت بکەین وەکو چی بۆ ئەبینە فشار لەسەر حکومەتی خۆجێیی هەیە چی پێی باشە بۆی کەرکوک لەو قەیرانە بپارێزی هەر مەجموعە گوندێک کۆمەڵێک دۆڵی سروشتیمان هەیە بە سوورەکان ناوچەی ساڵەیی حەزەکەم بزانن مامۆستا عادل ڕەنگە لە هەموومان باشتر خوێنەرێکی زۆر زۆر باشە ئێستا مامۆستا عادل ڕەنگە ئەمەی معلوماتی لابێ بۆچی عێراق بە تایبەتی مێزۆپۆتامیا بۆ ئیسرائیل و بۆ وڵاتە مێزەکان بەدەر لە نەوتەکەی گرنگە حوزی دۆڵی ساڵەیی وا ئەڵێن لە هەندێک ئەبحاسایە لە ژێر زەوی ئاوێکی شیرینی لێیە ئیسرائیل بۆ خەمی ئێرێت ئەگەر ئاوەکە لەما ئەو باوەشە ئاوە بۆ بۆتەوە بۆ ئێمە ترسمان زۆر لە بەنداوەکانی تورکیانە ڕاستە سیاسەتێکە حکومەتی عێراقی هیچ هەڵوێستی نەبوو توانی بە ژینانە بە عەقلانەوەی لێ بکا ئەو پرۆگرامەوەی بەردەستێنێت بەڵام من ڕۆژێک چووە مؤتەمەرێک لەبیر یەکێک بۆ چۆن ساعت بەڵێ خەبیرێکی ئەمریکی وتی یعنی خۆیان قسەیانە کرد وان ئەگەیان لە من نییە من جوبن ئینگلیزی نەزانم بەڵاوەکانی پێرفێکت نەبوو پرۆفشناڵی وڵاتان دەشتم خۆی سێرم قەڵەیە ئەم شوێنەی عێراق زۆر زۆر گرنگە ئەو سوورە جوان نازانم ساڵی لە باسی شوێنەکان کرد نەزانی بەڕێزیان هەیە باسی دوباری سوچیان بەنداوەکانی تورکیا ئەڵێ کە دروستی کردووە سەیکە کاسی بەنداوەکانی تورکیا تۆپۆگرافیای تورکیا لەگەڵ بەراورد لەگەڵ سنووری گەرێی ئێمەیە مامۆستا شڵەت لە زیاد بزانێت جۆڵۆژیات ئەڵێ شێوازی پێکهاتەی دەبێت وایە هەرچەند بەهێز بە خۆت دروست کردووە تورکیا ئەو ئاوەی خەزمی نەکردووە لە شەقەکانی ناخی زەوی و ڕۆکی زەوی و شۆڕەکەوە بۆ ئێمە منخەفەز ئێمە دۆڵی بەرەبەرە ساڵ بە ساڵ خۆی دزاکە بۆ چۆ دێت لێرە کۆ واتە ئاویشی شەڕی جەنگی جیهانی سێم لەسەر بەنداو بۆ ئەوە دروستەکەی کە تۆ ژێر ئاو زیاد ژێر ئاوی زیاد ئێجا بەڵام ئەبێلەکمان بە شێوازیشی سارستیانە دروست بکرێت بۆیە ئێستا ئەوەی بەداویشی وەسوود گرنگە بۆ هەندێک ئێستا لە ئیسکەوە ئێمە لە خەمیاندا بین بەڵامەکە پرۆژیان بۆکەی ئاوەکە بەدەر نەچێت ئەمە یەکێکە لە چارەسەرەکان بەنداری بچووک بچووک وتمان بۆ لەبەرەوەی بەنداری گەورە ئەوەی دوورچێ تایبینی کارەساتە ڕاستە ئاوێکی زۆر مەوجەداتەوە لە کاتی بوومەلەرزەیە لە کاتی بەرکان و شتایە مەترسیەکانی زیاترەدا لە تەقتەوە جا حەزەکە بتوانن بانێکە سەرتا یەکەم جار دکتۆر نەجمەدین دەست بەکار مامۆستا حەسیمە ماوە ئەندامی سەرکردایەتی ئەندامی کۆمەڵی سەوت لەگەڵدا یەکەم زیارەتی من تازە ڕەکە هەفتەیە ماوە بوو یەکەم کەس ئێمە چین بۆ لای کۆمەڵی کوردستانی سەوت أيوة يبغى مصيبة ورانا بس أيزان الشوكي عمودي أو شواصل هاو سبيت ترى مراني يجي لو أنا زاني بس يا رجال عمودي أو شواصل من أول هاي كان مصيبة وراكي دكتور أنا وزارة شيء عليه هو مراني يجي لو أنا زاني صولا كده باش كتشي ولا دكتور نزمدين بيتودو خالص ومراني كردستاني صوص كذا بدر دكتور نزمدين من الصوشي تبين ينو مراني كردستاني شيء صوصي أو كان هاي موجود معنا بيسمع لا يجي نبارزي لك تكونين في بالك إيه بنداوم ليه تبين بروجي بارك إيه بارشي بابا كنت لا يدرسوا من شو بروجي كان لا يدرسوا
وتی بڕۆ زەویەکم بۆ دۆزەرەوە ئەمیریە متاقۆ لێ چێژەی لەسەر نەبێت چونکە کەرکووک چێژەی زێنوزاری لەسەرە دۆزەرەوە من خۆتان دروستی ئەەکەم بەڵام ئێمە وەکو حکوومەتێکی ئەو کاتە ئەو بەرپرسیاری حکوومەت بوو لە حکوومەتیاری موساوەتی من ئەو پارەیە نیە ناتوانم لەو حکوومەتە ئەو پارەیە دەدێت بەس ئەتوانم پارەکە بکەم زەویەک بۆ دۆزەوە بێکاتە هاتم هەموو خەراجتم دەکرد بۆ کارکەر هاتەوەی ئەم شوێنەی کە دوایی وایە ئەمزانی خەتای منە دکتۆر نەزمێنی دروستی کرد من چۆن گوتیشم بابە ئێرە ئالی نییە هەتا چەندی هەتا کەمی بکورن تا کەمی سێکانیان ئالی کەمە لە کۆمپانیای نەوتەوەڕای چێشاویش بە پایکە لە زەی بیرەوە لە دووبزەوە ڕۆژەیە وتم لێرە ئەمە عازەکەم دۆزیەوە مهندسێکی جیۆلۆجی بوونی دەکرد لە محافظەت چۆن سەردەمی کە عەبدولکەریم بوو وتی مامۆستا ئەم شوێنانە ئەمەدەن ئەم ئەسانەمانیە بەڵام ئەم شوێنانە ئاوی ژەزری کەمە کەواتە من بۆ پرۆژەی پارەیەک خەسار بکەم من بە عاقڵانە بیر کردەوە چوومەوە بۆ لای دکتۆر بەرا وتی بڕۆ لە سنوورە کوردیەکان لە چیمەن هات لە چیمەن یەک دنیا قامەزەیی بۆ دەرچوو یەکێک لەوانە کارمەلەکاری زەماوە هیچ دەزانێ عەرزەکانی بۆ دۆزیەوە هەر یەکێک داوای نازانم چەند سەد میلیۆن میلیارد لێ بکەم من وسکتم لە پرۆژەکە دوایی بە پرۆژەکەیان زانی ئیتر بە پارکی بابەگوڕ خەڵک دروستی کرد خۆی ئەو شوێنانە نەدەستنیشانیان کرد بۆ کۆمەڵی کوردستانی بچمە سەر وەڵامی یەکی ئەو خاتونە ڕاستەکی بەڵام ئێستا سنبلێک کەرکووچیە لە شانازیەوە ژیندە پارێزە داهێنەرە زانایە دانایە خاتون مەدیحە سۆفیە خوشکی هەمومانە چەندین کتێبی هەیە من ئێستا پشتم بەس بە هەندێ لە ئەبحاسەکانی ئەو بۆ پشتم بەس لەو تەکراوەمیجیانی کە بچووە کۆنفرانسەکانیان ئەم بابەتەم پێشکەشدان کرد وەکو وتم ئەمە لە ئازایەتی ماسەشکۆفەنە بوو ئەمە نیهۆ باقیستانەیە بەعنواتی ئەوە لە بۆیە منیش پشت گرتوومێتی مەترسیە لە سەرژەنگەی شارەکە باشە مامۆستا عادل ئەو خاتونەمان هەیە وفعلا ئێمە بەنداری تاکە کەسی هەندێ خەڵک درستی کردەوە من هەمان پرۆژە لە چەندی زەمونە شوێنێک هەیە تێپارماکە بیرتانەوە کەشکەوتە ئەوە ئەچێتە ژێرە و ئاوێکی کانیاوی جوانەوە کەشکەوتێکی چووکە زۆر خۆشە چوون بە دکتۆر نەزمەری وتم دکتۆر نەزمەری وەرە هەیە بۆ کرێ بەنداوێکی بچوو هاوڕێکەی شەید ماوەڵی شەش لەوەیە مەزاری شەید محسینیش لەوەیە لەو بودەیە لەو شوێنە وتم ئێوەمان بۆ شوێنەکەی شوێنێکی گەشتیاری سیاحی خۆش وتی چۆڵی خەڵکی بندەکە ئەوانە وتم دۆڵێک ئەوەرە ئەچین زەوی شوکاڵی نییە دەست بە زەوی شوکاڵیەکە نادێت هەندێک خەڵکی بندەکە گەڕاوەوە بە هەر حاڵ بە هەندی وەرنەگرت یادی نەخێن نەیکردە خەریبەوە بۆیە پێ ئامەڵەمەند دێجە حکوومەت هۆکارە خۆی لە خەریبەوە یانە ژینگەی ساڵێک ئێوەتان بۆ کەس ناتوە من بەلام بۆ گرنگێ نەمەسوول بێ لە کەس بێت ئەوەندی کستە ئێوە هاتن من لێوە بەرمخوازانم بە هەموو هەمخۆری شارەکانزانن کە هاتن ئێستا لە کۆتاییدا سورپرایزێکم بۆتان هەیە باشتر کە زۆر نەهاتن وی سورپرایزەکەی نەجێت بەس بۆ کارتۆمانی زانین چێت ئەوەی کەوە باست کرد بۆ نەوتەکە من مانجێک بەر لە ئێستا پەیوەندیان لێوە کرد کە چووە کۆنفرانسا لەوێرە کە وتیان 35 بوون لەسەر واردینە خۆت زەرمەندن بوودەکان کەەوە ویستێکی باسکرد بۆ شوێنێکی تردا من هەڵ ساڵ بەسەکەیان پرزنتیشنەکە تازیان نەکرد بەراتەشۆ وتم کاکە ئێوە نزیکتانە حافزە جێیم لە وەستەکە بکەیە من کچی ئەم شارە بن پێغاڵەت زیاتر چکە بینیم کە نووسیویان لە شوێنەکانیان دەستنیشان کردووە سێ شوێنی تیا لەیلان هیچیا بوو کە چەند بۆ تەمای بەدەستی کۆمپانیاکەی لەیلا والحەمدلله وەشە کارکرازم ئاگدارێک یان ناڕامان پیشکردن لەوێ نەقسەمان لەسەریا کرد ڕاگیراوە هەتا ئەوێ سەرکەوتنمان بەدەستێنا بە هەموو لایەکمانەوە ڕاگیراوە هەتا ئەبێ فلتەر بەکارهێنی جەندوبارەکانەکە کەواتە چیم وت ئەو خەبیرانی لەوێ بوو لە بەسراوە هاتبوون لە بەغا وەزارەتی ژینگەوە ڕستەکان وتیان جۆریە بوو نووسیە وتیان کوێی شوێنی پیسەیەەکە بوو وتم لەسەر ڕێی کەرکووک بۆ دووبزەکی قەزای دووبز سێ شوێن هەیە ئێوە ئەژمارتان کردو وتیان لە چۆ وتم لە نەخۆشخانەکەی کەیوانەوە ئێمە تعبیەی گازەکەمان هەیە ئەو گازەش لە ئەستای تەحلیەکردن تۆ شارەزای من باشتر وتم تۆ خوی ڕساسکەکەیە لەسەر زەوی شتوکاڵی و ناوەیە ئەوە زەرۆزیارێکە دێنێ و نەخۆشخانەکەش لەوێ نزیکە هەر نەخۆشەکانی نەخۆشخانەکە هەڵبژینی ئەو پرتوکەڵی ئەوە دەقێت وتم لەوێ تێپەڕەکەی هەر وەناڵێ وەکە 100 مەترێک تێپەڕەکەی شوێنێکی ترەیە لە میسەوتی چییە وتم هەر لەسەر هەمان خەندە لەسەر هەمانی ئەوە گۆگرد لە ئێمە گۆگردمان هەیە گۆگردی سروشتیشمان هەیە ئێمە گۆگردی دەستکردیشمان هەیە لەکردوکە لێ گۆگردەکە تەرگاکەی ئێوەشتان نەکردووە کۆمەڵێ زەوی شتوکاڵی ئەو سنوورەکاتی خۆی لە 63ەیە تەکراون ئەو گوندانە هەمووی گوندە گوندی کوردی بووە لە حرسقەومی ئەوەشتان نەنووسیوە وەڵای سەرڕایان وتی ئەی بەسێم کوێ وتم هەنگاوێکی تر بچۆ ئێوە گوندی قەرەدەرەوە ئەمشەمان هەیە وایە وتیان هەیە وتم لەوێت یاوگەیەکمان هەیە گەز دەرەکەی ئەو
بچە بۆی بەسێ ڕێگەیە دێتەوە سەر شەقامە ڕاستێکە هەر ئەو ناوی هێشتا بەتایبەتی لە کاتی هەوای بەهێزایە ئەوی پەرتەوە بووە ئەوەی گەرمجۆشی کردووە هەمووی توشنەخۆشی بۆ ئەوەی سووداندی ئەوەی جا چی کردووە ئەبینێت بێ بۆچی یعنی زانێ من باوەسەش کارەکەت کرد داپیان ئەوەندەی نەبێت تەلەفۆن بۆ من کراوەتیان کاتە تۆمان کردە ناو لژنێکەوە دواتر من و کاکفەرار من دیسە پێشەوەی لەناوە گۆڕەوە اتفاقێکم لەگەڵ کاکفەرار کردووە خۆڕێکی دووقۆڵیەکەی من و ئەوی ئەو زانیاریانی لایەتی لە کۆمپانیایەوە ئەوەی لە لای منە معلوماتی مەترسیداری منایە لە ناوی لجنەی ئەندامی لجنەی شەفافیەی صناعەتی استخراجی کەم دنیاشتن لایە لە کەسی میدیاکاری باشە نه کتابی چی ناتوانین خاوەن نیم بیکەی لە کتاب بەڵام ناتوانین خەڵکی لێ هوشیارکەینەوە ئەوها لێرە شوێنێکی وایە بۆ خۆمان بۆ بەرچاوبوونی خۆمان هەستان چیم کرد ئەوەندەی لەبەر پەیوەندیان پێ بۆ کردیان سەحەفیەکی فەرەنسی هەیە ئێوێ لەگەڵ تۆیان لقا بکا چونکە من باسی گوندەکانی هینم کرد مامۆستا بووم لێ بۆ ماوەیەکی کاتی باسی ئەو گوندانەم کرد گوتیان ئێوێ بیبێتەوە ئەسڵان چوو بۆ محافەزا گوتم با خۆ بستایەزم دەسەڵاتی کوردی لەم شارەی لێ دوایی لەڵێ مامۆستاشکۆکە مخابەراتی ئەمریکا و ئوسترالیە هیچێکی فەرەنسی هێنا بردی بۆ شوێنێکی چووە لای محافظ و جەماعەت و ئاگادارەوە کرد کاکتۆ هین ئاگای نییە کاکلێر ئاگای نییە چوومە ڕاگەیان دەستەی ژینگەی کەرکووکم ئاگادارەوە چونکە مان بابەستەمە مۆزوعە ڕێک دەستەی ژینگە ڕقەمەکەی ئەو خۆ و هەندێک خەڵکم داهەیە وتیان ئەوێ موافقاتی هێزە ئەمنیەتی ئێرە چییە ئەوەی خواتجێشەکە ئەوێ ئەو کابراەوە ئەمیتەوەی وایە ئەمەریە پای پاریان ڕقەمی چاندار پێم ڕقەمەکەتان بۆ بەغار بۆ سەحافیە فەرەنسییان بوون ترانسلیتەرێک لەبەی مەنا بۆ کەم ئینگلیزی شێزانی متەرجمێکە بوتم تێی هێنا ئەوێ موافقەی ئەوی لە بەغاوە پێوێنی نامێکی پێ نادەبێتەکە کاکە هات دایرەی ژینگەی دیارە هەرەکان پۆستە ئیشەکەی من هەموویم کرد چەند داکە و معلوماتم دا بۆ ژنەکە ڕێک ژنە هات چووە هەموو شوێنەکە بەحسەکەی تەواو کردو بەس ژینگە بریان محافەزەش نەیزان ڕێک خۆیان کارێ مامۆستا ئەم ژنە شتێکی زۆر باشی کرد فەڵمیشی پێیە بۆەوەی چی بکات چارەسەر بۆ بێت باشە با بڕینە دوای کاکە گەنج بۆ لایەیە حەزەکەم بزانی من گەنج من دەبێت 14 ساڵە دەبێت معنەوی 14 ساڵە هێز و سوالام تیابێ خۆم بە گەنج دەزانم و هەر لە خزمەتی ئەم شارەشا بم و بە هیچ جارێکی تریش با لێرەوە لەگەڵ وەڵامەتی تۆیە نەخۆم کاری دەکەم نەبەزیاسی کاری دەکەم ئەم کارێکی کەم زۆر پیرۆستەی لەوەی کە کاری وایە ئەوەی کاری دەنەی توانیوەنیوەی من ئیش بکات بۆ ئەمەڕۆ ئەوە لێ لە شانواڵی خۆڕام بڵێ بەڵام خۆم من بۆ خۆم شانازیەکەم لەبەرەوەی توانیم شتێک بکەم لە خزمەت وڵاتەکەمان لە خزمەتی شارەکەمان ئەندام پەرلەمان بوومایە وایە وابەستەی لە هەرێک بن ئەو چیە بێ من ئەوە بکەم نهێش فێری ئەوەم هەرێک بە زانستی بە ئەکادیمیانە بسەڵ بۆیە لە پەرلەمانە لەێوەی هیچ منەوێ دەستی ئەو خۆش بە پاڵپشتی ئێوە بەرنامی باشیش میشەڵارەکە پانەبێت خۆشحاڵم هەرێکێ لە ئێوە چەند هەنگاوێکی دواییکی دێکەوە بۆ پاراستنی ژینگەی کردن چی ئێوێ بابێت لەگەڵ ئێمە بە قوڵچی کارکردن کاکسەی دەدین بۆ کەسە هاتووە من خۆشم دامی بۆ هەندێشێن لەسەری ناوە با باش دەکرێت پرۆژەی شورا و دەچڵ ئەوە من کاری خۆی لەگەرام ڕێزی پرۆتیکا باسم کرد لە وڵاتێکی حکومەتی هەرێمی کوردستان من چەند هەفتەیەکە ناوێت چوومە لای خاتون بێگەر پاڵەمانی وەزیری کشتوکاڵی هەرێمی کوردستان بۆ ئەوەی داوای هەفتەشتی لێبکەین بۆ دەستەی باڵای کۆمەڵی کوردستانیشی سەوز ئێمە چووین بەڵام من لەوێیە بشار خەستە سەرەوەی ئەگەر کەرکووک چونکە ئێمە فاتح حرامی نە لەسەر هەرێمی بەتەواوەتی و بەڵاش بایەخمان پێنادا کردکووک پێشەیە کراوە هەر بۆ خۆیان مەبەستە سیاسیەکان چیە هەر ڕوانە وەسڵەکەنەوە بتزرێنەوە بتفرۆشێتەوە ئەوەی کە بایەخی پێناکرێ ژینگێ لەم شارە بۆیە بشار مەستە سەرەوە هەر لەبەر چاومان ئێمە پسوپیریشمان کە وازمی کرد چونکە دوایی گەڕێنەوە بۆ لای ئەگەر نەمانداتی ئەوەی بۆ واژۆ دەکات موافقەی 200,000 نەمامان دێت لەو 200,000 ڕێژەی ئەدایی سەوزایی دەستێمانی زۆر باشە لە ستانداردی جیهانی کە لە سەدا بازەیە نزیک بوونە 12.5 تێمەڕێ بووە ئینشاڵڵا بۆ ساڵێک لە 30,000 بە پرۆژەکەی کارباڵە چونکە ئەو پرۆژەیە زیاد دێتە هەشتا ئەڵێن بەڵام خۆی ئەو ئایەدا این نووسراوە بەرکراوە هەشتا بەڵام من لەگەڵ دەستەی کۆمەڵە کە چەند ساڵە چەند پرۆژە هەنگاوتیاوە بۆی هینەوە ئەگاتە پرۆژەیە نزیک بار هێز هەولێر هەولێر کە من هێشتا دەیکات تێپاس هەولێر بەڕاستی هەشتا چونکە زیاتر فراوانترە ئێمە سووری پارێزگار کەرکووک کە هەرپرسی من کە تا بڵێم ڕاستیەکەی یا ئامۆزاتی یا براکەی ڕاست کەرکووک بەبێ ئەو ڕێکخراوە میژیانی
لێرانە هەبوو کەوان ئامێری تازە و بە تایارە کردیان لەسەرەوە کردیان تۆکۆڤیو بە تۆکۆڤیو کردیان وتیان 0.9 صبر على صحيح پوین 0 على صحيح پوین ئەو لە وڵاتی دۆشیان دەگەمەشیان وت کەچکە من نێوانانیش بوو 0.9 ڕاستیەکە بۆ بە تەندروست کە ئەچیتە هەر دەستگایەک نایزانێت لەبەر ئەوەی کاری بۆ نەکردووە لەبەر ئەوەی کە بچیت یان دەبێت بۆ شێوازە ئەژماری دارەکانکەیت یان شێوازێکی تەقلیدی فۆرمانە بۆ کاتی خۆی کە ئاغاتی شەنامە کراوە بۆ بزانن چەند داریان تێڕوانوە هەر دارێکت کردووە هەتا نیوەشی سبوڵەکەی منەو پرۆژەکەی ئینشەڵڵا ئیکی دوای بە هەمومانەوە چێ حەزی لێ لەگەڵ ماهەڵەکانێت سبوڵی دارەکان کردی و ڕیزمەت و ژمارە بەند کراوە بۆچی بۆی بزانێت چەند داگەڵ دارستانێت دارستانی بۆم باوەی مەسئولی کردێ دارستانیشی دێ ئەچم ڕۆژە ژمارەکە دارستانی داو دارستانی هەریجەکە هەموویان لەدەستدا هیچی نەماوەدەنا شەناغە لەسەر نیوەماوە ئەم هەموو دارستانە بوونی هەولەکرد ئەی بۆ ئاوکەم ناکە ئەی بۆ پلەی گەرما زیان داکە بۆ لە ساڵانی ڕابردوش ئێمە لە بەرسی هاتینا بەرپرسیە بنرام هەر زیادی کرد پلەی گەرما ئەسم دەرجەی ئێستا نەبوو لەبەرەوەی دارستانمان زۆر لەبەرەوەی ئاومان هێشتا زیاتر هەبوو باران باشە ئەوانەی مامۆستا عادل کاکفەرها هەندێک لە ئێوە من و تۆ کاکزگار خەڵکی یەک سنوور و یەک شەقام بووین دەبیرت دێ ئێمە بەیانیان بۆ قوتابخانە چوین من و تۆ لە ناوەندی بووین لەسەر زەویە هەندێک جا پرسیسکای لەبەرەوەی دەیبەست دەبیتانە لە ئەو ڕۆژەی ناوجەلان هاتە ئێرانە خوش بۆمانی ئیسپات کردو کوردستانی بەفرێکی زۆر باری دەبیتانە پرۆسەی ئازادی لەوە دووسێ بۆ ئیستا ئەگاتە سوێری قەرەهەنجی زۆر زۆر چەمچەما و ئیتر قەڕەوێتەوە ناگاتە ناو شارێ نێو کوردستان مۆسەبەمەوی ئێوە بۆلاوە تانشێتۆ بەخوارەوە هەمووی ئاو سەوزایی و نەورۆزمان لەوێ یان نەورۆزمان أخرجنا دول النطاق کۆمەڵێک کەس ئێستا لەم شارە بوونیان لێ دەستخۆشیان لێکەم بەڵام چەند جارێکیش من شتێکم هەیە شەرم لە کەس ناکەم ئەوەی ئیزانن دروستە ڕاستە ئیخەمەکەی هەموو کەسێک مەسئوول بێ بەرپرس بێ باوکم بێ بران بێ ئەڵێ بکات ئەمە هەڵەیە ئەمە ڕاستە دەبێت ئەو معلوماتی لای خۆمە منیش خستانم منیش هەڵاکەم منیش شتایکم دروست نییە چونکە ڕێکم وایە لە کارفەرەیادێ پرسم بەرپرسە لە کارمەحەمەدیە پرسم وەکو ڕاگەیاندکارێک کاکە معلوماتم دەرێ من بەیانی ئەو پڕۆژەیە چی بڵێم وانە زانان شتەکان بۆکەمەوە ئێڵێ بەس چاڕێکدایە خۆ دایان نایەن وتم کاکە ئەم شێوازە ڕێگەی گرتوتانەتە بەر هەڵەیە ئێمە کەسی بەرپرسیاری ئێوە ڕێکراون حەسان لەگاری ژینگی هەیە بەڵام پسپۆر نی خەڵکی پسپۆرتان لەگەڵان هەیە یەک لە وەرزی هاوینە لە مامڕاتت نابێت لە نابێت لە مامڕاتت سوودی نییە ئەسوکێت دوو وەرزمان هەیە وەرزی بەهارە وەرزی پاییزە لەو کاتەیە بێت بکەی تۆ کە لە مامەکەم مانی سەرم کاپەڵە ڕێنم بۆچی بۆی خەری ئاجانەکەش من بۆی علامی ناکەم 50,000 تمام بکەنە ئێسوودی چیە 50 فبصبر اللي بصير هو سيروهاش مادي هريني كردستان أو مادي سينو مادي حكومتي العراق هذه مو بلغات شو ناكل بس زي ما شيء يعني أجر حكومتي إيما خاطر شياري لجاني شيار دانابي من بربرس ومرتك شيء على دسين نبر لا مديري كشتكاهم أبي محاسبة مثلا بربرسي أو أبي كن بوم أو بعدين لا وزيد صلاتك حكيت فعلا لا وزيد صلاتي إيمي هذا تفضل والله إيمي شاف سريش ماني هلوا بس نحكي بوالا وما رح نقول ماني يبتني يا مش لو تابي جامعة دبري من كردستان وآه بشهر بيتو تيتا شط العرب وحر العرب مو نما فريق مسؤول تصدق خلاص وابزانم شيء ما كان مجيد هوي كان مجيد شتيك وانا في ودار ثاني بيت مقالاتي مهتم دموا لا كم فوتي بابتكو لو والله دانبين من مخشن من هر ما نشر زين جاي